فرمێسک مستەفا ئەکتەر و شانۆکار خولیا و ئارەزووی بۆ شانۆ لە تەمەنی منداڵی و دەستی پێکردووە. ئەو دەمەی لە چالەکی قوتابخانەکانی سلێمانی بەهرێ خۆی سەلماندووە و لەو دەمەوە ئایندەی خۆی لە هونەری نواندن و شانۆدا بینیوەتەوە. فرمێسک دەرچووی بەشی شانۆی ئەکادیمیای هونەرە جوانەکانی زانکۆی بەغدایە و وەک مامۆستای هونەر لە پەیمانگای پێگەاندنی مامۆستایان و پەیمانگای هونەرە جوانەکان و کۆلیژی هونەرە جوانەکانی زانکۆی سەلاحەددین لە بوارەکەی خۆیدا خزمەتی کردووە. فرمێسک لە ئێستادا سەرقاڵی چاپ و بڵاوکردنەوەی یەکەمین ڕۆمانێتی. هونەرمەند فرمێسک مستەفا میوانە لەلامان و گفتوگۆ دەکەین سەبارەت بە ئەزموونەکانی. مامۆستاگیان سڵاو لێبێ بەخێربێ. زۆر سلااو، زۆر سپاس دەکەم. ئەمێ بپرسم وەک بەهرەمەندێکی ژن شانۆ چی خستوەتە سەر خەرمانی خاتوو فرمێسک؟ ئەوەی کە خستوێتە سەر خەرمانی ژیانی من تێگەیشتێکی تەواوە و قوڵبوونەوەیە بەناو جەوهەری ژیاندا. ئەو خەرمانەیە کە من بە شانمەوەیە هەڵبەتە زۆر زۆر قورسە. هەنێک کات هەستەکەم کە شانمی زۆر تەواو ماندوو کردووە، بەڵام ئەگەر ئەو نەبووایە نەمەتوانی ئاوا بچمە ناو قوڵایی ژیانەوە و بە تێگەیشتێکی تەواوە ژیان بکەم. پێگەی شانۆ لە ئێستادا لە چه ئاستێکدا؟ من ئەمێ هەردوو ئاستەکەی باشووریش بزانم و دەرەوەی کوردستانیش بزانم. بەڕاستی ئەگەر بەراورد بکەیت هیچ بە هیچ جۆرێک ناتوانم ئەو بەراوردە بکەم، لەبەرەوەی لە دوو جێگە و دوو ئاست و دوو شارستانێتی تەواو جیاوازە و دوو سیستمی تەواو جیاوازە کارەکان جێبەجێکرێن وەک شانۆ. لێرە لە کوردستان شانۆ بۆ شێوەی کە ئیبینم بەڕاستی لە پاشەکشەیەکی تەواو تەواوایە و زۆر لاوازە. لەبەر هۆکاری زۆر زۆرە دیارە بە بڵێن ئەو شێوانەی ئەو دائیرە کولتوریانی کە دامەزرە کولتوریانی کە ئەبێت لە وەکو هەموو وڵاتێگەر ئێمە بمانەوێت بواری کولتور و شانۆ بەرەو پێشەوە بەرین، ئەبێت لە ناو ئەنجومەنی لە پێشا لە ناو ئەنجومەنی پارێزگاکاندا بەشی کولتور و شانۆمان هەبێ کە بتوانن هیچ نەبێت لەوێەوە دەست پێ بکەن، بێ لە بەڕێوەبەرایەتیەکان کە بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیرین و بێ لە وزارەتی ڕۆشنبیری و زۆر جاریش لە وڵاتان وزارەتی گەشت و گوزار، وزارەتی شارەوانی ئەوانە بەشێکن لەوانەی کە دەعمی شانەوەکەن. باشە ئەی لە دەرەوەی کوردستان؟ لە دەرەوەی کوردستان بێگومان ئەوە بە شێوەیەکی زۆر زۆر بەرچاو و شارستانیا مامەڵە لەگەڵ شانۆدا دەکرێت. چکێکم شانۆ بۆ هەموو ئەو وڵاتانەی کە لە دەرەوەی کوردستانن بە تایبەتی وڵاتانی ئەوروپا، ئەوەی کە من خۆم تایە کارەکەم و ئاگام لێیە، شانۆ بە پێگەیەکی زۆر 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 بەرزی کۆمەلگا سەیرەکرێ و هەروەها گرنگێکی زۆر تایبەتی پێ ئەیا دەوڵەت، لەبەر ئەوەی ئەگەر شانۆ کولتورە لای ئەوان بۆ خێزانەکان بۆ منداڵ بەشێکە لە پەروەردە، بەشێکە لە چێژبینین، بەشێکە لەوەی کەوا تۆ هەموو ئەو وڵاتەی کە تایەتی سیما و حەزارەت و ئاوێتەبوونی هەموو ئەو بابەتانەی کە لەگەڵ ئەو ڕۆژایە لەسەر سەکۆیە. لەبەر ئەوە هەمیشە شانۆ پێگەیەکی بتەوی خۆی هەیە کە ڕۆڵی ئەو ڕۆژێ ئەبینێ کە پێویستە بیبینێ. خاڵی هاوبەش لە نێوان ڕۆمان و شانۆدا لە چیدا دەبینیتەوە بۆ پێی یەکەم ڕۆمانی شت نووسیوە و تا ئێستا بڵاو نەکراوەتەوە ئەگەر باسیشمان بۆ بڵێ ڕۆمان یاخود شعر یا هەر ژانرێکی ئەدەبیە ئەویش بەشێکە لە ئەچێتە ناو کەناڵی ئەو بەشەوەی کە دەقی شانۆییە. هەردووکیان پێوەستن بە خەیاڵەوە، بەڵام لە تەکنیک و گێڕانەوە جیاوازن، لە نمایشکردن و لە پێشاندانە جیاوازن. زۆر جار لە دنیادا وەکو ئاگادارین لە فیلمەکانە یاخود لە شانۆیە دیسانەوە جارێکی تر پێ برێتەوە بە ڕۆمان، ڕۆمان جارێکی تر ئامادەکرێتەوە ئەچێتەوە سەر شانۆ یاخود ئەچێتە سەر شاشەی ئاکاری سینەما و تەلەڤیزیۆنەکان یان ئەوتانە ئەکرێن بە دراما. بۆ من خۆم تەجروبەی کورتە چیرۆکم هەیە، تەجروبەی سیناریۆ نووسینم هەیە لە ڕادیۆی هێلین کە بەشی دراماکەیم ئەبرد بەڕێوە و لەگەڵ قوتابیەکان ماستافێکمان دروست کردبوو کە ئێمە مانگانە 12 ئەڵقەمان هەبوو
خۆم سینناریۆکانم بۆ ئەنووسی و سینناریۆکانی سوودم وەرگرت بوو هەنێکی زادی خەیاڵی خۆم بوو هەنێکی لەو چیرۆکانەیە کە لە ناو کۆمەلگا و لەو کەیسانەی کە هەبوون و هەنێکیشی لەو لە شانۆگەریەکانم سوود وەرەگرت ئەوانەی کە پەیوەست بوون بە تایبەتی بە ڕۆڵی ژنتیایە من جارێکی تر ئەم کرد بە سینناریۆ و ئەمان کرد بە ئەڵلقەی ڕادیۆ پەخشمانە کرد لە دوجارە پرۆژەیەک هاتە پێشەوە کە ئێمە چۆن بتوانین لەو پرۆژەیە من بەشێک بم لەو پرۆژەیە کە ڕۆمانێک بنووسم بۆ ئەوەی بۆ بەرەنگاربوونەوەی توندوتیژی کە ناوی SMS SMS باس لە کچۆڵەیە گەکات کە SMS گێت بۆ سەر موبایلەکەی لەو کاتە ڕنگدانەوەی کەسوکارەکەی ڕنگدانەوەی براکانی کۆمەلگا و هەر ئەوەش نییە بەڵکو من چەند لایەنێکی تریشی هەیە ئەوانەی کە لە دەرەوەی بازنێ ئەم خێزانن بەڕاستی ئەوەی کە من زۆر هەوڵم مابێت لەو ڕۆمانابێت کە شێوەیەکی مۆرالی زۆر گەورەیتیابێ بە تایبەتی بۆ گەنج بۆ ئەو کچە گەنجانە یاخود بۆ ئەو کوڕە گەنجانە کە چۆن بتوانن بڕوانن لە پرسی شەرەف و پرسی توندوتیژی لە ناو خێزانە چۆن بتوانن ئەمانە و هەردوو شێوەکەی تایە ئەو خێزانانی کە پشتیوانی لە کچەکانیانەکەن و ئەتوانن بەرگری لە خۆیان کەن بەهۆی خێزانەوە ئەو خێزانانی کە بە پێچەوانەوە ئەو کچانەیان بەرەو مردنە بن جا من نامەوێت زۆر کەم دوای ئەوە ئەو کچا چۆن ڕزگاری ئەبێ کێ ڕزگاری ئەکا و لە پشتیەوە چه هۆکارێک هەیە بۆ ڕزگاربوونی ئەم ڕۆمانەکەی ئەکەوێتە بەردیدەی خوێنەران هیوادارم لە هەفتەی بەرەنگاربوونەوەی توندوتیژی بکوێتە بەردیدی خوێنەران و بەرهەمی دەستگای نوچەیە لەبەر ئەوە ئێستا لە دەستی ئەوانایە و کاریتیاکەن هەڵەتچنیتیاکەن هیوادارم دەستگاکە کە دەستخۆش ئەمە بپرسم ڕۆڵی ژن لە فێستیڤالە نێودەوڵەتیەکاندا هەڵبەتە باز لە باشوورەکەم چۆنە بینیت بەداخەوە ئێمە هەمیشە ڕۆڵی خۆمان ئێمە ڕۆڵی خۆمان و کوژنە شانۆکار ئەبێت کاتێک ئەو ڕۆڵە ئەبینین کە پیاوێک پێمان بڵێت و ئەو ڕۆڵەت هەیە ئەوە هەڵبژاردەی ئەوانە کە ئێمە چینە ناو فیستیڤالەکانەوە و چۆنیەتی ڕۆڵەکانی خۆشمان لەوێ کە ئێمە چۆن لەوێ بە چ جۆرێک بەشداریە بین هەر ئەوان بۆمان ئاماداکەن ئەم ڕۆڵە چۆن بگۆڕین ئەو ڕۆڵە کاتێکە بێت کە کچان خۆیان شانۆکارە ژنەکان خۆیان تەنها لە بواری نواندنا کە بوارێکی زۆر پڕچێژە کە بوارێکی زۆر باڵایە ئەوان بڵێن ئێمە لە ئاستێکی ترا ئێمە بەشداریەکەین ئێمە و کەسانین کە لە بینی فەرشە سوورەکە دابش ببین و پێشوازی لە میوان بکەین چونکە یەکەم ئەم فیستیڤالە نێودەوڵەتیانە کە ناوی نێودەوڵەتیە لە شوێنی تریشەوە کە خەڵکی بۆیت ئەبێت ئێمە بڵین ئێمەش ژنە شانۆکاری بەتوانامان هەیە ئێمە ژنە شانۆکارمان هەیە کە سیمایەکی تری تۆ هەمیشە پشتە بەستن لە زۆربەی شوێنەکان بسن لە لوجنەی تەحکیمە یاخود لە ماستە کلاسەکانە کە ئیبینین زۆربەی جار پشت بە ژنە بێگانەکانە بەستن لە کاتێکا کە بێ بەجێی پرسیار بۆ میوانەکان ئەی ئەمانە خۆیان ژنە شانۆکارەکانی خۆیان لەکوێن لە چه ئاستێکان جا لەبەرەوە ئێمە هەمیشە خۆمان پێویستمان بەوەیە کە لە ئاستێکی ترا خۆمان ببینینەوە و بە جۆرێکی تر خۆمان پەروەردەکەین و بتوانین بیرکەینەوە بڵێن ئێستا لە 2024 و وابین بە 25ش ئایا من هاتوومەتە شانەوە هەر ئەبێن واندن کەم یان بواری تریش زۆرە کە خۆمی تیا بدۆزمەوە خات و فرمێ سپاس کە ڕاستەوخۆ لەگەڵمان بوویت سپاس بۆ ئێوە سپاس بۆ کورساتی ئازیز زۆر سپاس